مەسەلانە سیاسیەکانیش و پەرلەمانی کوردستانیش ئەمانە خوێندنەوەی بۆ بکات بەس گرنگ بوو ئەوە بکەوە پەرلەمان خۆی ئەم کێشانە حەلکات نەگاتە لایەنە سیاسیەکان بۆی بسەلمێنێت کە پەرلەمان خاوەن دەسەڵات و ئیرادەی خۆیەتی نەک لایەنی سیاسی بەڕێوە وەدادەنێت. مامۆستا باس لەوە دەکرێت ئێوە وەکو ئەو لایەنانەی کە یەک کورسیتانە یان چەند کورسێکتان هەیە زەختان لەسەرە ئەمە چۆنە تا چۆن؟ ئێمە زەخت خەڵکێک لەوانەیە لە لەوازی خۆی بێ کە باس لە هەڕەشە و باس لە فشارەوان دەکات. فشار چییە؟ یعنی ئینسان ئەڵێ بەسەر بەرزی بژی بەنان و ئاوێ سەردامە نەوێنە بوو نازان بۆچی لەبەرەوە فشارەکان ئاساییە لایەنێک مەسە هەوڵدا ئەم کۆبوونەوەیە وەکو پێوی سەر نەگرێت یان لایەنێک هەوڵدا سەر بگرێت بەس ئێمە شەڕی دۆڵی کەس ناکەین ئێمە ڕێی خۆمانە وەکو فراکسیۆنی بزوتنەوە پشتیوانی نیە لە هیچ فراکسیۆنێک دژایەت هیچ فراکسیۆنێکی تر نییە ئێمە ئەندامی پەرلەمانی کوردستانی لەم کۆبوونەوە بەشدار دەکەین نیەتی خێرمان هەیە قسەی خێرە